هەر لە هەفتەی یەکەمی خولی لاوانی کوردستان دایانێنرێن یەکەم سێخاڵی لە دەستپێکی خولەکەدا بەدەستێنا بە بردنەوەی لە برایەتی میوانداری لە کێبڕچەکانی کۆمەڵە یەکەمدا. لە نیوەی یەکەم یاریەکەدا لاوانی ئەندرێن باشتر دەرکەوتن و دوای دروستکردنی چەندین مەترسی بۆ سەر گۆڵی برایەتی توانیان بە گۆڵێکە محەممەد عالی تۆماری کردە و ژێمە کۆتایی پێبێنن. لە کێمی دووەمیشدا هەردوو لە ئاستیان تا ڕادەیەک لە یەکەوە نزیک بوو بە جۆرێک هەندرێن هەوڵی گۆڵی دڵنیایی دەدا و لە بەرامبەریشدا برایەتی هەوڵی گۆڵی یەکسانکردنەوە، بەڵام هیچ لایەکیان بەو ئامانجەیان نەگەیشتن و یاریەکە بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژۆندی لاوانی ئەندرێن کۆتاییات. بۆ ئەنجامەش ئەندرێن شان بە شانی زێرەڤانی و زاخۆ بە سێ خاڵەوە چوە پلەی یەکەمی ئەو کۆمەڵەیەی خۆیەوە. یاریەکی باشمان ئەنجام توانیمان پارێزگاری لە گۆڵەکە بکەین کە سەرەتاکردمان توانین لە ئاستەبەرزەکەمان بڕێن ئینشاڵڵا سەرکەوتنە یاریەکانی داهاتووشدا. ویستمان احتفاظ بە گۆڵەکەمان بکەین ئەوان زیاتر احتمالیان لەسەر تۆپی درێژە کرد لەبەرەندە یەکشانەوە بۆی گۆڵ نەکەین احتفاظ بە گۆڵەکە بکەین توانیمان سەرکەوتنیش تۆمار بکەین.